پیغمبر صلى الله عليه وسلم أفرمي 4 من السعادة. الله هر کەسێک ئەگەر ئەم 4 شتەی هەبوو یاخود هەڵگری ئەم 4 مواصفات هەڵگری ئەم 4 صفاتە بوو ئەوە کەسێکە ژیانی خۆشە و لە خۆشیدا ئەژێ. یەکێک لەوانە ئەوەیە هاوسەرگیری لەگەڵ ئافرەتێکی چاکە. المرأة الصالح، خزانەکەت ئافرەتێکی ساڵحان و چاک بێ. دووەمینیان براکانم المسكن الواسع، خانەکەت تۆزێ پان و پۆڕ بێ، بای ئەوەی تیا بێ کە گە میوانێک ڕووی تێت کرد سەغڵەت نەبی. سێمینیان باسی ئەواکە والجار الصالح، ئەو جیرانەی هەتا جیرانێکی لە خواترس و ساڵحان بێ. چوارەمینیان ئەڵێ والمەرکەب الهەنی، واتە ئاڵەتێکت هەبێ ئەگەر پێویستیت بۆ شارێک بڕۆی یاخود شتێ بگوازیتەوە ئەو ئالەتە شەرمەزارت نەکا. واتە سیارەیەکت هەبێ بە زمانی ئیمڕۆ، تو جاروای پاسکیلێکە بەکەلکت دێ، جاروای ماتۆرێکە بەکەلکت دێ.